بوومەلەرزەکەی واشنتۆن لە ماڵی بارزانی هەوڵەکانی ژنیار ئەنوەر و سەرکەوت شەمسەدین هێزارکردن و هەراسانکردنی بنەماڵەی بارزانی لە ئەمریکا. FBI چۆن بنەماڵەی بارزانی خستۆتە ژێر لێکۆڵینەوە. ڕاگرتنی مەسرور بارزانی لە فڕۆکەخانەی واشنتۆن چۆن بووە. ساڵی ڕابردوو لە پەیامێکی ڤیدیۆیی لە ئەمریکاوە ژنیار ئەنوەر کە نووسەر و چالاکوانێکی کوردی شاری سلێمانیە بە باوەڕ بەخۆبوون و وقارێکی زۆرەوە پرسێکی وروژان کە دیارە لەو کاتەدا تەنیا بارزانەکان لە تەن و گرێ قسەکانی بەباشی تێگەیشتون. دوای ئەوە وای لێهات ژنیار ئەنوەر لە دیدی بنەماڵەی بارزانیدا تەنها وەک ڕەخنەگر و چاودێر نەبینرێت بەڵکو وەک مۆتەکەیەک سەیری بکەن. چالاکوانە کوردەکە لە پەیامە ڤیدیۆیەکەی ساڵی پارداوتی لەگەڵ FBI ئەمریکی گفتوگۆم کردووە و هەڵگەی گرنگم لەسەر هەوڵی پارەسپیکردنەوەی بنەماڵەی بارزانی و پێشێلکاری بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێم ڕادەست کردووە. چۆن سەرکەوتی هاوسەرم لە بەغدا زۆری بۆ هێناون ئەوامنی لە واشنتۆنەوە هەنگاو بە هەنگاو بە شوێنی کەیسە گەندەڵەکانیانەوە ئەبم هەر بۆ زانیاریتان دوو کەیسی جیاواز هەیە کە لە ژێر لێکۆڵینەوەی FBI کە ژمارەیە کۆمپانیا و بەرپرسی حیزب بە حکومڕانەکانی کوردستانی تێوەگلاوە و لە قۆناغی سەرەتاییدایە. خۆشبەختانە ئێمەش دڵنیاتان ئەەکەمەوە هاوکاریان دەکەین لە پێدانی بەڵگەی زیاتر. هاوشانی ئەم هەنگاوش لەگەڵ چەند هاوڕەیەکە کاری لۆبیکردن دەست پێ دەکەم و بەڵگەی تەواو لەسەر کارە قێزەوەنەکان و بازرگانی نایاسایی تۆمارکردنی و کۆمپانیای وەهمی و هەروەها شوشتنەوەی پارە لە ڕێگەی چەند کەسێکەوە وەکو کڕینی مڵک بە ناوی کۆمپانیای وەهمی، پێشەلکاری مافی مرۆڤ و چەند مەلەفێکی تر دەجوڵێن و باوەڕ بکەن دەبمە چقلی چاوی لۆبیەکەی حکوومەتی هەرێم کە تا ئێستا لەبەر کوردستان ئەم کارەمان نەکردووە، بەڵام بەڕاستی ئیتر خاتر و خۆتر نەما. پەیامەکە لە سۆشیال میدیای پارتی کاردانەوەی زۆری هەبوو، بەڵام ئەوە بێهۆ نەبوو چونکە ژنیار ئەنوەر مەلەفی چەند کۆمپانیایەکی بنەماڵەی بارزانی بەردەست کەوت بوو کە FBI خستبوونیە ژێر چاودێری تایبەت هەردوو مەلەفی فڕۆکەخانەی هەولێر و گەندەڵی لە گرێبەستەکانی پنتاگۆن و پرسی پارەشتنەوە. مەلەفی فڕۆکەخانەی هەولێر و پنتاگۆن لەلایەن ڕێکخراوێکی ئەمریکی بەناوی پڕۆژەی بەرپرسیارکردنی حکوومەت لەگەڵ ڕۆژنامەنووس زاک کۆبلن چەند راپۆرتێکی لێکۆڵینەوەی لەسەر کردبوو، بەڵام FBI بەڵگەی پێویستی بۆ سزادانی کۆمپانیاکان بەردەست نەبوو. بەڵام ژنیار ئەنوەر توانی بووی مەلەفی چەند کۆمپانیایە کە لەو کەیسەوە گلابوون بەدەست بهێنێ و تەسلیمی FBI بکات. پاشان دوو لەو کۆمپانیایە کەوتنە بەر هێرشی FBI و داخران و بەرپرسەکانیان ڕوبەڕووی لێکۆڵینەوەی گەندەڵی بوونەتەوە. ئەو کۆمپانیایانەش بریتی بوون لە DGCI، تریپل ئارۆ، ترۆی گروپ، ڕین فلات، ڕپید کۆنسۆڵتانسی نێودەوڵەتی، هەڤاڵدۆسکی خاوەندارەتی دەکات و بە سندوقە ڕەشەکەی ماڵی بارزانی ناسراوە و وەکیلی مەنسوور بارزانیە و تەواوی بزنس و مڵکەکانی لە ئەمریکا بەناوی ئەم کەسەوەیە. ئەو جۆرەش ئەم کۆمپانیایانە سێبەرن و هۆشاردنەوەی خاوەندارەتی دروست کراون تا بتوانن بەناوی کەسانی ترەوە گرێبەستە چەورەکانی ئەمریکا بەدەست بهێنن، واتە بنەماڵەی بارزانی بە کۆنتڕۆڵکردنی نەوت نەوەستا بەڵکو هەرچی دەواازەی گرنگی پارەپەیداکردنە دەستیان بەسەرداگرتووە و پارتیش لەم ڕێگەیەوە حیزبەکانی تری کۆنتڕۆڵ کردووە. پرسیارەکە ئەوەیە چۆن کچێکی کورد توانی کۆشکی بارزانەکان لە واشنتۆن بلەرزێنێت. کۆمپانیای ترۆی گروپ واک یەکەم کۆمپانیا کە بەناوی لارە بارزانیەوەیە ماڵپەڕێکی وەهمی دروست ئەکات و ئەو خاتونەوە پیشان دەدات کە لەگەڵ هاوڵاتیەکی ئەمریکی دایان مەزراندووە وێنەی ساختە لە ماڵپەڕەکەدا دەنێت تا نناسرێتەوە. دواتر ئەم کۆمپانیایە بەرسزای FBI دەکەوێت و دادەخرێت و فەرمانی گرتن بۆ خاوەنەکەی دەردەچێت. پاشان کۆمپانیای ڕپید کۆنسڵتانەتی نێودەوڵەتی ڕوبەڕووی لێپێچینەوە ئەبێت ئەویش پاش پێدانی زانیاری و بەڵگە بە FBI لەلایەن ژنیار ئەنوەرەوە. ئەم کۆمپانیایە بنکەی سەرەکی لە ڤێرجینیایە و خاوەنەوە هەمیەکەی کە هەڤاڵدۆسکیە کار بۆ مەنسوور بارزانی ئەکات. ماڵەکەی لە شاری ڤێرڤاکسە لە واشنتۆن. پاشکۆکردنەوەی بەڵگەی پێویست لە بەرەبەیانێکی مانگی ئایاری 2021دا هێزێکی FBI لە کاتژمێر 5 بەیانی هەڵدەکوتنە سەر ماڵی هەڤاڵدۆسکی سندوقە ڕەشەکەی ماڵی بارزانی و لە شیرینی خەودا دەست بەسەری دەکەن هەتا هەرچی بەڵگە و دۆکۆمنت هەیە کۆی دەکەنەوە.
تەنانەت چەندین بەڵگەی گرنگ لە ناو دیواری ماڵەکەیدا دەدۆزنەوە و لەگەڵ خۆیاندا دەیبن و لە ئێستادا هەڤاڵدۆسکی گەشتکردنی لێ قەدەغە کراوە و لەلایەن منسوور بارزانیەوە پارێزەری بۆ دابین کراوە. بۆ وەرگرتنی زانیاری نوێ لەسەر کەیسەکە سوڵی تایمز پەیوەندی بە ئۆفیسی میدیایی FBI کرد لە واشنگتۆن. FBI بوونی لێکۆڵینەوەی لەو کۆمپانیایانە پشت ڕاست کردەوە و ئاسی لەوەش کرد هێشتا لێکۆڵینەوەکان کۆتایی نەهاتووە، بەڵام چیرۆکەکە لێرە کۆتایی نایەت چونکە شنیار ئەنوەر بە هاوکاری هاوسەرەکەی سەرکەوت شەمسەدین چەندین مەلەفی پێشێلکاری مەسرور بارزانی ڕادستی FBI دەکەن کە تایبەتە بە پرسی ئازادی ڕادەربڕین و تعزیبدان. هەرچەندە سولی تایمز نەیتوانی لەسەر ئەم مەلەفە زانیاری وردی بەردەست بکەوێت لە FBI بەهۆی ئەوەی هێشتا مەلەفەکە چاودێری دەکرێت و تا ئێستاش کەس لەسەر ئەو بابەتە داوای یاسایی تۆمار نەکردووە. بەڵام لە چەند هەفتەی ڕابردوودا لە کاتی گەڕانەوەی بۆ ئەمریکا مەسرور بارزانی کە خۆی خاوەنی مۆڵەتی مانەوەی ئەمریکایە لە فڕۆکەخانەی دەڵەسی واشنگتۆن ڕووبەڕووی گرفت بۆتەوە و ماوەی 3 کات ژمێر ڕاگیراوە و پاشان ڕێگەی پێدراوە دەرباز بێت، ئەویش پاش تەداخولکردنێکی دیبلۆماسی فراوان. ئەپەی زانیاریەکانی سولی تایمز لە ئێستادا ئەمریکا جێگایەکی ئارام نییە بۆ بنەماڵەی بارزانی بەهۆی ئەوەی کەسە نزیکەکانیان کەوتۆتە بەر لێکۆڵینەوە و مڵکەکانیان کە بەناوی کەسانی ترەوە تۆمارکراون ئاشکرا بوون و چاوی زۆریان لەسەرا. بۆیە باس لەوە دەکرێت لە ئێستادا هەوڵی گواستنەوەی پارەکانیان بدەن بۆ ئوستورالیا و بەرهێنان لەوێ بکەن. هەرچەندە هێشتا کۆمپانیا و مڵکەکانی بنەماڵەی بارزانی لە ئەمریکا بلۆگ نەکراوە و دەستی بەسەردا نەگیراوە، بەڵام کەوتنەژێر چاودێری FBI بەواتای کردنەوەی دەرگای دۆزەخە کە دەربازبوون لێی ئاسان نییە.